ئەو مناڵانە لە نازی لە باوەشی دایکیان بێبەش کراون، بێبەش بوونە لە باوەشی خۆڵدان. بەڵێ دایکیان بەجێ هێڵا و دایکی ئەوان چاوەڕوانی ئەوەیە کە لە ڕۆژی قیامەتا بە ئیزنی خوا بە منداڵەکانیان شاد بنەوە. بۆ یەک خۆشەویستان و ئازیزان، سەردانی گۆڕستانم کرد، هەمومان سەردانی گۆڕستان دەکەین. کاتێک کە سەردانی گۆڕستان دەکەین لەوێ دەبینین دایک و باوک جگەرگۆشەی خۆیان، مناڵی خۆیان، مناڵی شیرەخۆرە و ساوای خۆیان لەوێ بەجێ هێشتووە. ئەو هەموو منداڵە دەبینیت هەمووی مردووە، بچووک قەبری وای تایە ئەوەندێ، یعنی هەزار جار ملیۆنێ جار دەڵی خۆزگای منیش بە مناڵی بمردمایە. یعنی کاتێک کە گۆڕی مناڵەکان دەبینیت بچووک جوان بە شیرەخۆری بە مناڵی دنیایان بەجێ هێڵا. بەڵێ دەچیت ئەو هەموو دایک و باوکە دەبینیت مناڵە جگەرگۆشەکەی خۆیان بەجێ هێڵاو لە ناو خۆڵ و دار و بەردە. بەڵێ ئەوان ئەو مناڵانە لە نازی لە باوەشی دایکیان بێبەش کراون، بێبەش بوونە لە باوەشی خۆڵدان. بەڵێ دایکیان بەجێ هێڵا و دایکی ئەوان چاوەڕوانی ئەوەیە کە لە ڕۆژی قیامەتا بە ئیزنی خوا بە منداڵەکانیان شاد بنەوە. بۆ یەک گۆڕستان ئەو شوێنەیە کە مناڵی جگەرگۆشەی بچووکی خۆت لەوێ بەجێ دەهێڵی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت لە حەدیثێکی صحیحدا: أطفال المسلمين في جبل في الجنة يكفلهم إبراهيم وسارة حتى يدفعوهم إلى آبائهم يوم القيامة. مناڵی مسلمانان لە بەهەشتا لە شاخێکن لە شاخەکانی بەهەشت، هەرچی مناڵێکە مردووە پێش بالغ بوون هەمویان لە شاخێکن لە شاخەکانی بەهەشتا ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ سارای خێزانی دا سەلامی خوایان لەسەر بێ سەرپەرشتی ئەوان دەکەن هەتا ئەو ڕۆژێک کە قیامەت هات ئەوانەی کە بەهەشتی بن مناڵەکانیان تەسلیمە دایک و باوکیان دەکرێتەوە. بۆ خۆیان مناڵ بەختەوەرن ئێستا، ڕاستەکەی شیرەخۆرەیە مرد، بچووک بوو مرد، بەڵام لەگەڵ ئیبراهیمە سەلامی خوای لەسەر بێ، لەگەڵ خێزانەکەی ئیبراهیمدایە. بەڵێ کاتێککە تۆ بەجێ دەهێڵی لە تۆدا دەبڕێ، بەڵام لەگەڵ ئیبراهیم پێغەمبەردایە سەلامی خوای لەسەر بێ. بەڵێ گۆڕستان ئەو شوێنەیە کە مناڵ لە دایک و باوکی دەسێنێتەوە. کەواتە خۆشەویستان، مەڵێ من گەنجم، بڕۆ گۆڕستانەکان ئەو هەموو مناڵە دەبینی هەمووی گۆڕەکەی نیوەی گۆڕەکەی تۆ نابێت کاتێککە دەمریت، هەیە تا قاچی تۆ نابێت. کەواتە دڵخۆش مەبە بە گەنجێتی خۆت، ڕۆژێک دێت مردن یەخەت ئەگرێ، مادەم مناڵی ساوا و مناڵی شیرەخۆرە بمرێت تۆ لە پێشتری. کەواتە خۆت ئامادەکە.